لە کەرەنتینەکانی شارێکەوە بۆ تاکپارێزی و خۆپارێزی هەنگاوێکی نوێ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنایە پسپۆڕانی بواری تەندروستی جەخت دەکەنەوە لەسەر جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا. بەردەوام لە ناومانایە ئەم ڤایرۆسا بێ ئێمە خۆمان ڕابێنین کە لەگەڵ یا بژین خۆمان ڕابێنین کە بتوانین مامەڵە بکەین لەگەڵیا. ئێستاش کاتی ڕەمەزانە و بەداخەوە ئەبینین هاوڵاتیان کە قەرەباڵغێکی زۆریان لە ناو بازاڕەکانە دروست کردووە. ئەم قەرەباڵغیە خراپترین جێگایە بۆ ئەوەی کە بتوانێت ئەو ڤایرۆسە خۆی تیا بڵاو بکاتەوانێ. ئەبێ زۆر وریای ئەوە بین، ئەبێت دەرس لە مانگی ڕەمەزان وەرگین کە مانگی سەبرکردنە بتوانین کۆنتترۆلی خۆمان بکەین، کۆنتترۆلی هەڵسوکەوتەکانمان بکەین تا ئەتوانین بەرکەوتن لەگەڵ خەڵکانی ترە کەم بکەینەوانێ پێویست نەبێ نەچینە ناو قەرەباڵغی ناو بازاڕەکان بە تایبەتی ئەو ناڕێکی و ئەو بەرکەوتنە زیادەی کە بە تایبەتی لە ئێواران و لە پێش بانگە ئەبینرێت ئەوانە هەوڵ بدەین کەمی بکەینەوە. ڕێنمایی پزیشکانیش بۆ ڕۆژوانان لە مانگی ڕەمەزاندا خواردنی ژەمە خۆراکێکی تەندروستە و خۆپارێزیە لە ئێستادا کە پەتای ڤایرۆسی کۆرۆنا مەترسی هەرماوە. لە مانگی ڕەمەزانە ئەوانی کە بە ڕۆژوە بن خواردنیان کەمە بێتوانێ و خواردنەوەیان کەم بێتوانێ. ئێمە لە سەرەتای ئەم پەتایە وتومانە پێویستە مەناعی جسمان زیاد بکەین، مەناعی جسمی بەچی زیایەکەی بەوەی کە خواردنت باش بێ و خواردنەوەت باش بێ و ئەوەی کە زیاتر کە دەبلێت چۆ تەرکیزی لەسەرەکە ئاو خواردنەوەیە. لە مانگی ڕەمەزانە ئێمە هەمومان نەزانین کە تۆ بە ڕۆژوە بیت بۆ ماوەیەکی زۆر ئەو ناخۆیتەوانێ عەفو بەمەش مەناعات زیاتر دابەزێت و ئەبێتە هۆی کە تۆ زیاتر نەخۆشیەکە بگری. لەبەرەوە داوای ئێمە وەکو خۆپاراستن ئەوەیە لە خەڵکی خاسەنەوانی بەڕۆژون کە دوایەوەی کە بەربانەکەنەوە و هەروەها لە ئەسنای ئەو کاتێککە بەڕۆژون محاولەکەن تێکەڵیان زۆر کەم بێتەوانێ و ئەوەی کە ئێمە ڕەچاوی ئەەکەین ئەوەیە کە نەخۆشەکە لە ناو خەڵکە بە شێوەیەکی سانایی بینراوە بەس بەو شێوەیە نییە لە ڕاستیە نەخۆشیەکە ماوە و ئێمە تازە بە تازە خەڵکمان بۆیەتەوە لە دەروی وڵات لە ئەوروپاوە لە رووسیاوە لە ئەرمینیاوە کامانە ئێسێمە تا ئێستا کەرەنتینیان نەکەین و دەرکەوتووە هەنێ جار ئێمە لە کاتی کەرەنتینەکانە کە لە دوسێ ڕۆژی یەکەمە تێستیانەکەین نێگەتیڤە تەماشاکەی دوای 14 ڕۆژ پۆزتیڤە. ئێستا هەیە کە ئێستا تۆزێک با بڵێن ساردی دروست بووە ناو خەڵکیە بە حکمی ئەوەی کە لە خۆشبەختانە ئێمە توانیمان لە کاتە نەخۆشیەکان دەزیشان بکەین و چارەسەریان بکەین. ئەمان وا هەستەکەن کە نەخۆشیەکە لێرە سوکترە یا ڤایرۆسەکە سوکترە بەعکسەوە ڤایرۆسەکە سوکتر نییە بەس ئەو ئیجراتانی کە کراوە ئیجراتەکان لە کاتا کراون و توانراوە لە کاتە ئەو کەسانی کە نەخۆشن دەزیشان بکرێن. ئەوەی باسی لێوە دەکرێت لە ئێستادا تەنها و تەنها خۆپارێزیە وەک پزیشکان و پسپۆڕانیش دەڵێن بەردەوام بوون لەسەر جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا ئەرکی هەر هاوڵاتیەکە لە پێناو خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.